ئازیزان خۆشەویستان، ئەوە هەستاین بە هەنگێکی خۆش و خنجیرانە لە ڕێکەوتی چاردەی یەکی 2023 ئەمە هەنگە بەسەر پەرشتی برای بەڕێز و خۆشەویستمان کاکە هاشم بەرازیلی بەناوی کاکە هاشم بەرازیلی بەخێرهاتنەشی تەواوی میوانە خۆشەویستەکان دەکەین. میوانانێنی بەڕێز کاکە ئیبراهیمی بلباس، کاکە سەربەستی دژە تیرۆر، کاکە حەلی دواڕۆژ، نەقیب زانای خۆشەویست، ڕایت سەردەشتی، کاکە حوسێن کەرکوچی، کاکە محەممەدی قوشتەپا، هۆشنگ هەولێری، ئاکۆ بلباسی خۆشەویست، بەناوی کاکە هاشمی بەرازیلی بەخێرهاتنەچی کاکە محەممەد باقۆ دەکەین. یاخوا بەخێر بێ سەر و سەرچاوان. ئازیزان خۆشەویستان بەڕێزان، ئێمە وەکو تیپی مۆسیقای سەپان هەولێری بەخێرهاتنەشی تەواوی میوانە خۆشەویستەکان دەکەین. بەدەست و پەنجەزێرنەکانی کاکە سەمیری هەولێری، هونەرمەندی خۆشەویست کاکە سەپان هەولێری، کامیرەی ڤیدۆ کاکە هەڵمەتی منتێک، برای بچووکتان کاکە بارزان، کاکە بەناوی خۆمان و کاکە هاشمی بەرازیلی بەخێرهاتنەشی تەواوی میوانە خۆشەویستەکان دەکەین. یاخوا بەخێر بێن سەر و سەرچاوان. فەرموو ئێوە و ئەهەنگ. دەستخۆش کاکە بارزان، دەستخۆش. بەناوی خۆمەوە بەخێرهاتنەشی هەموو میوانە بەڕێزەکان دەکەین. بەناوی کاکە هاشمیش دەستخۆشی لە کاکە هەڵمەت منتێک دەکەین. قوربانت دەبم. بەناوی خۆمەوە بەخێرهاتنەشی میوانە بەڕێزەکان دەکەین. بەناوی کاکە هاشم بەرازیلی بەخێر بێن سەر و سەرچاوان. کاکە محەممەد هەولێری لەبیر کرابوو، ئەوە هاتیۆنا مۆزوعی بەخێر بێت. گریام یارۆ گریایم بەم چاوەڵە چەما سوتایم. گریام یارۆ گریایم بەم چاوەڵە چەما سوتایم. هەتوو زاری بەزاید بێ هاشم بەمنی ئەژا ڕوو دەربەدەر. هاتوو زارێک بەزاید بێ ساڵم بەمنی ئەژا ڕوو دەربەدەر. بەخێر بێ کاکە محەممەد بێناس، بەخێر بێن سەرچاوان. کچۆکێک بووی بێدایک بێبایام، فێرە باڵا بڕام کردی. کچۆکێک بووی بێدایک بێبایام، فێرە باڵا بڕام کردی. نەمامێک بووی بێباغەوە بەخبێ
بخوێن پایان وەردەوام کردی نامامێک بووی بێباغەوە بخوێن پایان وەردەوام کردی گریام گریام یارۆ گریایام بەم چاوەڵە چەندە سوتایام گریام گریام یارۆ گریایام بەم چاوەڵە چەندە سوتایام ئاتۆ زارێک بەزایت بێخایی بەم نیەژە ڕوودەر بەدەر ئاتۆ زارێک بەزایت بێ ساڵم بەم نیەژە ڕوودەر بەدەر